بەڵام من ئەمڕۆ لە ناو بازاری شاری سلێمانیان لە نێو بازاری خورما فرۆشەکان لەگەڵتان نابم کە ئێستا لە مانگی ڕەمەزانە هەوڵاتیان گرنگیان بە کڕین و خواردنی خورما جۆرا و جۆرەکان کە ئێستا لە پشتمەوە چەندین جۆری خورما دانراوە کە ئەمە خواستێکی گرنگی هاوڵاتیانی لەسەر و با بڵین سوودێکی یەکجار تەندروستی باشیشی هەیە کە بە پێی توێژینەوە زانستیەکان بە پێی پزیشکانی زانستی یاخود پزیشکان ئاماژە بۆکەن کە چەندین سوودی تەندروستی هەیە من بۆ ئەوەی زانیاری زیاتر بێەوەی ئەزیز ببەخشم لەسەر سوودە تەندروستیەکان و گرنگی و بەهای خواردنی خورما ئەچمە لای زۆر بەڕێز دکتۆر محەممەد فاروق کە بەڕێزیان خوێنکاری دکتۆران لە زانستی خۆراکە کۆمەڵک زانیاریمان پێ بەخشن لەسەرەوەی کە بابزانین سوود و بەهای خواردنی خورما لە کاتی ئێوارانە لە کاتی بەربانگا کاتێک ڕۆژوانان بەربانگ ئەکەنەوە تا چەندە گرنگە گرنگی بن بە خواردنی خورما و ڕۆژەکەیان بشکێنن ئەچمە لای زۆر بەڕێز دکتۆر محەممەد دکتۆریان بێتە لای من سلااو لێ بێت و بەیانیت باش بێت سڵاتان لێ بەیانی و بینەرانتان باش زۆر سپاس بۆ تۆ سەرتا با لەوە دەست پێ بکەین بەڕێز تا چەندە گرنگی بە خواردنی خورما ئەیە خورما دیارە ئێستا لە مانگی پیرۆزی ڕەمەزانن خورمایەکێکە لەو میوەسەرێکیانی کە پێویستە بەربانگ بە خورما بکرێتەوە بەراورد بە ئەو شیرینە دەستکردانی کە لە ناو بازاڕەکانمانە هەن چونکە خورما مادەیەکی دەوڵەمەند یەکێکە لەو خۆراکانی کە دەوڵەمەندە بە پێکاتە سەرێکی خۆراکیەکان یعنی ئەتوانین بڵێ سوودمان پێگەێنێت لە هەرسکردنی خۆراک هەتاوەکو کەمکردنەوەی نەخۆشیەکان یعنی ئەمەندە سوودی هەیە چونکە سەرچاوەیەکی باشی کانزاکانە سەرچاوەیەکی باشی ڤیتامینەکانە سەرچاوەیەکی باشی مادە دژە ئۆکسانەکانە لەگەڵ ئەوەش ڕێژەیەکی باش لە ڕیشاڵ و هەروەها پرۆتین و کاربۆهیدراتی تێ کە هەر یەکێ لەوانە سوود و قانجازێکی باش بە لەشی ڕۆژوان دەگرێت بۆی تەندروستێکی باشێ بێ لە کاتێکدا کە ڕۆژێکی درێژی بەڕێ کردووە لەگەڵ نەخواردنی هیچ خواردنێک لەو ڕۆژەیە بۆیە کاتێک کە بەربانگ دەکاتەوە لەگەڵ خورمایە دەتوانێت سوودێکی باشی پێ بگەێن. دکتۆریان بەسمان بۆ بکەی ئێستا با بڵێن بینەرانی ڕۆژێکی نوێ بینەری پرۆگرامەکەی ئێمە پێویستە هەر کەسێکی ڕۆژوان لە ئێوارانە کاتێک بەربانگ ئەکاتەوە پێویستە چەندەنک خورما بخوات وەکۆی کە توێژینەوەکان باسیەکان یاخۆت پزیشکان ئاماژەی پێەکان کە نابێ زیادە ڕەویش بکرێت لە خواردنیا ئەمە من پێم خۆشە خۆت ئاماژەی پێ بکەیت کە پێویستە لە کاتی بەربانگە چەندەنک بخورێت ئەو کەسانی کە نەخۆشیان هەبێت پێویستە یاخود گرنگە خورما بخۆن هیچ کاریگەریەک لەسەر نەخۆشیەکان دروست ناکات لە ڕووی زانستی و پۆڵەن کراوە دوو بەشەوە کەسانی کە کەسێکی تەندروستن ئەتوانن هەتاوەکو 5-6 خورما بخۆن لە ڕۆژێکە ئاسایەوە تایبەتی لە کاتی بەربانگە بەڵام بۆ کەسانی کە نەخۆشی شەکرەیان هەیە ئامۆژگاری ئەوە کراوە کە یەک خورما بۆ 2 خورما بخورێت لە کاتی بەربانگە بە هیچ شێوازێک لە 3 خورما زیاتر نەخورێت چونکە خورمای شۆک و هەر پێکاتێکی تر ڕێژێکی باش لە شەکری تەیە کە دەوڵەمەندە بە شەکری فرەکتۆز و هەروەها ڕێژێکی باش لە کالۆریە کە سنفەکەی بۆ نمونەگە لە 100 گرام خورمایە کە ئەتوانین لە 3 بۆ 5 خورما کە بە پێی حەجم یاخود بە پێی قەباری خورماکانە گۆڕێت ڕێژەی 270 کالۆری لە وزە بەخشێ بۆ کەسەی کەیفە بۆی باشتر وایە بە پێی حاڵەتەکان لەو ڕێژەیە زیاتر نەخورێت چونکە وەکو وتمان لە 3 خورما بۆ 5 خورما نزیکەی 270 کالۆری وزەیە بۆ کەسەی کە ئەی خوات بۆ ئەگەر هاتوو لە ڕێژەی خۆی زیاتر بخورێت کالۆریکی زیاتر دەڕاتە لەشی کەسی بەکارێنەریان کەسی ئەو کەسی کە خورماکی خواردووە بۆ ئەمەش پێویستی بە کاتێکی زیاتر پێویستی بە وەرزشێکی باشتر هەیە بۆی بتوانێت بەکاری بهێنێت لە چالاکیەکانی و کاتە ڕۆژانەیتە. وەکۆی کە بینەرانیش یاخود هاوڵاتیان زانیاریان هەیە لەسەر ئەوەی کا پێویستە خورما بە تاکی بخورێت نەخوازە بە جوتی لەبەرەوەی ئەمە کاریگەری خراپ لەسەر هاوسەنگی تەندروستی دروست ئەکات تو کۆمنتە چێ لەسەرەوە ئەمە وەکو ئێمە لە وڵاتێکیان زۆرینی خەڵکەکەی مسلمانە بە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەسەرەوە هاتووە کە ڕێژەکان بە تاک بخورێت دانەیە 3 دانەیە 5 دانەیە 7 دانە ئەوەی کە من بەرچاوم کەوتە چەند تێژینەوەکن کە باس لێوەگن کاتێک کە ڕێژەکان بە تاک دەخورێت ئەو ڕێژەی کاربۆهیدرایتی کە ئەڕواتە ناو لەشی کەسەکەەوە بە سوودترە یاخود گونجاوترە بەراورد بەوەی کە ڕێژەکانی بە جووت دەخورێت وەسمە لە کاربۆهیدرایت ڕێژەی و شەکرانی کە لە
ناو خورماکە هەیە کەم بەسمان زیاتر شەکری فرەکتۆز. دکتۆر باس لەوەش بکەین کە پێویستە ئەو کەسانی کە بۆ نمونە لە ماڵەوە خورما هەڵ ئەگرن پێش ئەوی من باسی نێو دوکانەکان بکەم پێویستە هاوڵاتیان بە چەند ڕێگای دروست یاخود بە چ ڕێگایەکی تەن دروست ئەو خورمای هەڵبگرن و پارێزگاری لێ بکەن یاخود بە چیە کە یەنە ناو بازار خورمای تازە لەگەڵ خورمایە کە هاوکۆڵی کە تامی تێکچوە ئەمە چۆن بناسرێتەوە. ئێمە لە زانستی خۆراگە شتێکمانەی پێوزرێت سەلامەتی واتە ئەو شتێکە بەدەست پێشەوەی بخورێت بە شێوازێک بخورێت کە بە دوور بێ لەو پێکاتانەی کە ڕەنگە هۆکار بێ بۆ دروستبوونی نەخۆشی بۆ کەسی بەکارێنە. ئێستاگە لەناو بازارەکانە سێکین زۆر جار بە تایبەتی شیرینەکانش کە بینی لەسەر عەرەبانە دانراوە یان ئەم جۆرانە لە بەروبووم بۆیە بەرکەوتەی زیاترە بە کۆمەڵێک مادە کە ڕەنگە هۆکار بوون بۆ دروستبوون یان هۆکار بوون بۆ حاڵەتی کۆنتامینێشنی پێڵێن ئێمەیانی بۆ ناو کەسە تووشی هەندێک حاڵەتی نەخوازرا ببێ چونکە کەشوهەوا لە ئێستا یەکێکە لەو کێشە گرنگانی کە ئێمە لە ئینڤایرۆمەنتە ئەمانە پیسبوونی کەشوهەوایە کاتێک ئەو شتە بە کراوی دادن لە زۆر بە ئاسانی تۆزی بەردەکەوێ ڕەنگە ئەم تۆزش کە بەرەم خۆراکانە کە خورما بێ هەر بەروومێکی تر بێ هەڵگری کۆمەڵی مادەی زیان بەخش بێ بە تایبەتی ئێستا ئایبینی لە ناو بازارەکانمانە لە ناو شارەکانمانە ڕێژەیەکی زۆر لە ئۆتۆمبیل بەکارەهێنرێت وەرام بەکارێنانی ئۆتۆمبیلە هەچەند ئەمە پسپۆڕی کەسانی ژینگەیە هیچ فیلتەرێک نییە بۆ پاڵاو بۆ پاراستنی و دووکەڵی کە لە سیارەکانە دەردەچێت کامانە سەرچاوی هەندێک لە مادەی ژەهراین بە تایبەتی لیت کە ڕەنگە بێتە خۆی دروستبوون دی هەندێک حاڵەت لەسەر ئەو مادە خۆراکیانی کە بەکراوی دانراون بۆی باشتر وایە بە تایبەتی دوکاندارەکان هەوڵدەن بە تایبەتی لە مۆرزە بەرەو گەرمیدا ڕوان زۆرجار مێش و مەگەز کەمانی سەرچاوەیەکی گواستنەوەی نەخۆشین بەسەرم بەروبوومانەوە ئەنیشێتەوە بۆیە خورمایەکێکە لەو بەرهەمانەی کە خەڵک کە دەیباتە ماڵەوە زۆرجار نایشاتەوە ڕاستەخۆ بەکاری هێنێت بۆ ئەگەر هاتو سەرچاوەیەکی پیس بوو بێت آخر لەو شوێنی کە کڕێتی پیس بوو بێت ڕەنگەوە کار بێ بۆ دووگواستنەوەی هەندێک نەخۆشی بۆ کەسی بەکارهێنێت بۆیە باشتر وایە بپارێزرێت لە حاڵەتەکانی با بڵێن بە داپۆشراوی لە دەرەوە پارێزگاری لێ بکرێت لە ماڵیشدا هەڵدرێت لەو مادانە هەڵبگیرێت یان لە شوشەیەکە بیان لە پلاستیکێک بە تایبەتی پلاستیکە ڕەنگ سپیەکان یاخود ئاویەکان بەکار بهێنرێت بۆی نەخواستە حاڵەتێکی پیسبوون یان کۆنتامینە یا کالێک لە بینی خورماکە یاخود ئەو پلاستیکی کە تێ هەڵگیراوە ڕوونەیە و لە سەلاجیشە پارێزگاری لێ بکرێت یاخود لە فرێزەرە کە دەتوانانی بۆ ماوەیەکی زیاتر پارێزگاری لەمانەوە هەڵگرتنی بکەین. ڕوونکردنەوەیکی زۆر باشتیا بۆ بینەرانی ئازیز دکتۆریان من پێم خۆشە ئاماژە بە خاڵێکی گرنگ بکەم لە ئێستا ئێمە خورمای وشکمان هەیە لەگەڵ خورمای تەرمان هەیە باشە یەکێک لەو خاڵانی کە با بڵێن توێژەران یاخود پزیشکان ئاماژەی پێەکەن کە پێم وابێ جیاوازیکی زۆر هەیە لە نێوان ئەم دوو جۆری خورمایە چەندین جۆری جیاوازمانێ بەڵام تۆ بۆم باسکەی خورمای وشک سوودی زۆرترە یاخود خورمای تەر ڕۆژەوان بە چی زیاتر بیشکێنە باوەکەی بەچی بشکێنێ هەر جۆرە لە خورماکان بیشکێنە کێشەمان نییە بەڵام جۆری خورمای تەڕەکە باڵێن ڕێژەی مادەکان کە تێدایەتی کەمترە بەراورد بە خورماوەشێکە بۆ چونکە لە خورمای تەڕەکە ڕێژەیەکی باش لە ئاوی تێدایە بەڵام کاتێک کە وش دەکرێتەوە ئاوە ئەڕوات ینی ئاوی تێدا نامێنێ بۆیە لەسەر ئەساسی کەمبوونەوەی ڕێژەی ئاوەکە ڕێژەی پێکاتەکانی دیکەی تیازیاکە با بڵێن لێرا ڕێژەی پێکاتەکانی کە بۆ ڕیشاڵ باسکەن زیاد دەکاریە سوود بەخشە چونکە ڕیشاڵ لە مادە خۆراکیەکانە یەکێکە لەو سەرچاوانەی کە هۆکارە بۆ خێراگان یارمەتی دەرە لە کردداری هەرسکردنە یارمەتی دەرە لە کەمکردنەوەی ینی خێرایی بەرزبوونەوەی ڕێژەی گلوکۆز لە خوێنە کەمە بۆ کەسانی کە نەخۆشی شەکرانی بەسوودە لەگەڵ ئەمەیشە هاتووشۆی ئەو پێکاتە خۆراکیانی یان پاشڕانی کە لەناو لەشە لە ڕیخۆڵەکان ئاسانترەکە بۆ دەرچوون بە تایبەتی ڕێژەی قەبزبوون کەمەکاتەوە بۆیە بەڵام لەوەی کە زیانی هەیە ڕێژەی شەکری بەراورد بە تەڕەکە تیا زیاترە بۆیە ڕەنگە بە دوو خورمای تەڕ بەراورد یعنی یەکسان بێ بە یەک خورمای وشک لە پێکاتەی شەکر تێیدا هەروکو ئەتوانی وەکو مێوژی ترێت تەماشا بکرێت وەکو قەیسی تەڕ و قەیسی وشک تەماشا بکرێت بۆ ئەوانەی کە وشکن با بڵێن پێکاتە خۆراکیەکانی تێیدا زیاترە هەندێکیان سوودبەخشن لەگەڵەوەیشە هەندێکیان ڕەنگە ڕێژەی با بڵێن پێکاتەکان لە ناو لەشمانە زیادکەن بە تایبەتی کالۆری بۆ کەسانی کە یانەوە سیستەمی ڕێژیمی خۆراکی بکەن ئەگەر هاتوو بە خورمای وشک بەربانیان کردنەوە با ڕێژەی کەمتر بەکاربێنن بەراورد بە خورمای تەڕەکە بۆ ئێماڵین کە 5-6 خورما بەکار بهێنرێت ئەو کاتە بەو شێوازە کەمتری کاتەوە کە خورمای وشکەی بەکارێنن. دکتۆرگیان باسی ئەوەش بکەین ئێمە خورما زیاتر لەگەڵ چیا بیخۆین سوودێکی تەندروستیەکرا باشمان پێگەێنێ لێستا هاوڵاتیان با بڵێن بۆ شەوچارەکان یعنی
زۆرتر بەکارێنن لەگەڵ جۆرە جیاوازەکانی چەرساتە یاخود ئەبینین لەگەڵ هێلکەیە تێکەڵ ئەکرێ یاخود لەگەڵ گوێزە ئەخورێ یاخود زۆر کەسمان هەیە بەدر لە مانگی ڕەمەزان و لە مانگی ڕەمەزانیشە لەجیات ئەوەی کە بە شەکر چایەکی شیرین کات ئەچێ بە دەنگێک خورما با بڵێن ڕۆژۆکەی ئەشکێنێ کە ئەمە پێم وابێت زانستان یاخود پزیشکان ئاماژە بۆکەن کە لە دوای بەربانگ نابێت چاپ خوڕێتەوە بەڵام ئێمە چەند ساعتێک دوای ئەوە ئەگەر بکرێت چایەک لەگەڵ خورمایەک خۆی ئەمە لە ڕووی زانستی پزیشکیەوە چۆن و پێشم بڵێ لەگەڵ چیا زیاتر بخورێت سوودی هەیە ئێستا لە جیهانە بەرەوە ڕێبوون من لە وڵاتانی هەندێک لە وڵاتەکانە هەڵدرێ خورما بکرێت بە شوێنگراوەی شیرینە دەستکردەکان چونکە ئەم شیرینی کە لە خورما هەیە ڕاستە هەمان شەکرە بەڵام بەراورد بە شەکرە دەستکردەکان ئەمیان بە سوودە چونکە ئەگەر بێت و بەراورد بکەین لە پارچەیەک پاقلاوە یان پارچەیەک لقمە قازی کە خەڵ بەربانگی پێ دەکاتەوە لەگەڵ خورمایەکە لە لقمە قازیەکەیان لە پارچە پاقلاوەکەیە کە کەسێکی خوا شیرینەیەکی دەستکرد دەڕا لەگەڵەوە ڕێژەیەکی زۆر لە چاوریە چێتە لەشی کەسەکەەوە بۆیە بەراورد بە خورماکە خورما ڕاستە ڕێژەیەکی لە شەکری تێدا کە بە سووترە بەراورد بەوە بەڵام لەگەڵەوە کۆمەڵێکی زۆر ئێمە لە ڕیشال سوودی لەوەرەگرین پرۆتینی تێدایە و هەروە ڤیتامین و کانزاکان لە پێکاتەیە کە هەمویان بە سوودن بۆ لەشی ئینسان بۆ لەسی بەکارهێنە بۆ ئەوی بتوانێت سوودی لەوەرگیرێ لەگەڵ ئەوەیشدا بۆ نمونە باس لەوە کراگەرات و خورما لەگەڵ چای بخرێتەوە ئەو ڕێژەی سوود بەخشەی کە پێویستە سوودی لێوەرگین ڕەنگە و سوودی لێوەرنەگرێ چونکە باس لەوە کرێت کە هەندێک مادە لە چای هەیە بۆ نەتانین هەیە وەکارە بۆ گرتنی ئەو پێکاتە سەرەکیانی بە تایبەتی گانزاکان کە لە ناو خورما هەیە نییە لە کەسەکە سوودی لێوەرگرێت بەڵام لەگەڵ ئەوەی ئەگەر بێت و ئێمە بە خورما چاکەمان خوێن زۆر باشترە بەراورد بۆی کە شەکری سپی بەکاربێن چونکە شەکری سپی ئێستا لە جیهانە پێوترێ با بڵێن یەکێکە لە مادە ژەهرە سپەکانی پێوترێت چونکە سەرچاوەیەکی بەربڵاو بۆ دروستبوونی کۆمەڵە نەخۆشی لە کەسی بەکارێنەر یەک کۆمنتی تریش ئەتوان یاخود لە پاشێوانە لەگەڵ شیرە بخورێتەوە ڕەنگە سوودێکی تەندروستی یەکجار باشمان پێ بێت خواردنی زۆرە لەگەڵ خورما خوێبوونە لەگەڵ هێلکەیە تێکەڵەگرێمانە هەمووی سوودن ینی ئەتوانرێ بەڵام بە پێی پلەی سوودەکان بۆ نە کاتێ لەگەڵ هێلکەیە تێکەڵەکرێ ڕەنگە و پلە گەرمی بەکاربێنی هۆکار بێ بۆ لە دەستدانی هەنە پێکاتە بەڵام سوودی لێوەردەگیرێت بەڵام خواردنەکانمان هەمە چەش نەکە ینی ئمە پێویستە لە زانستی خۆراکە ئەمە هەمووشە ئاماژە بۆکەین کە پێویستە و کەسانی ڕۆژانە خواردنەخۆن خواردنەکانیان هەمە چەشن بێت لە میوە سەوزەکانە بۆ نەکاتی ئەڵین کەسی بەکارێنێر پێویستە لە ڕۆژێکا سێژەم میوە بخوات میوەکانی ماڵین بۆ لە بینی بەیانی نیوەڕۆیا بیخوات لە عسرانە بیخوات بە دەربێت لە خواردنی شەوانانی بە ڕێژەی کەم بخورێت بۆ لە ئەتوانرێت هەمە شەشن بکرێت بۆی کەسی بەکارێنێت بتوانێت زودترین سوودی لێوەربگرێت. سپاس بۆ تۆ مادومان کردی دەستەکانە خۆش مامۆستاییان سپاس بۆ تەکانە بەڵێ خۆشەویستان وەکو محەممەد فاڕۆق ئاماژەی بۆ کرد بەڕێزان و خوێندکاری دکتۆرا لە زانستی بەڕێزان خوێندکاری دکتۆران لە زانستی خۆراکە چەندین زانیاری بە ئێمە بە بینەرانیش بەخشی جا من ئێستا یەکێک لە خاوەن دوکانەکانی ئێرە وەرئەگرم بابزانین خواستی هاوڵاتیان لە مانگە پیرۆزەی ڕەمەزانە تا چەند لەسەر خورمایە هاوڕێگیان بێتە لای من سلااو لێ بێدەم کاتت باش بێت بیتە ئێرە سپاس بۆ تۆ پێم بڵێ لەم مانگەیە تا چەندە خواستی هەوڵاتیان لەسەر کڕین و خواردنی خورما جۆرا و جۆرەکانە عادەتەن لە کاتی بڵێ مانگی ڕەمەزانە خواز لەسەر خورما زۆرە بێ و هەموو ڕەمەزانێکیش تەڵەب لەسەر خورما زیای کردووە و بە پێی پێویستی ئەو زۆرۆک و بارودۆخی کە هەبووە لەو کاتەیە و ئەم ساڵیش سپاس بەخوا ینی وەکو هەمان ساڵەکانی تر لە ڕەمەزانە خواستێکی باشی لەسەر بووە. جۆرەکانی خورمان بۆ باس کە چەند جۆرتان هەیە کام جۆرەشیان زیاتر خواستی لەسەر وەڵای ئێمە ئێستا وەکو خۆمان لە دوکانە نزیکی 25 بۆ 30 جۆرمان هەیە و عادەتەن جۆرەکانی زۆرترە بەڵام ئەوی کە لە ئێستایا بەردەسە بە خورما عێراقی و ئێرانی و حتا فەڵەستینی و سعودیشەوە نزیکی 30 جۆر لەلای ئێمە بەردەسە. یەک خاڵی گرنگ هەیە ئێوە تا چەندە بە شێوازێکی تەندروست ئەم خورمایانە با بڵێن نمایشی ئەەکەن و دوجار کڕیارێک هاتە لای ئێوە خورمایەکی باشی دەستکەوێت خورمایەکی تەندروستی دەستکەوێت بە تایبەت کە ئێستاش نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا بڵاو بۆتەوە ئێوە چۆن ئەو ڕێوشۆنەتان گرتوۆتە بەر ڕاستە ئێمە سەبارەت بەم بارودۆخی کە لە ئێستاین وەکو بوونی ڤایرۆسی کۆرۆنا وەکو خۆمان هەموو حاڵەتێکی خۆپەڕێزیمان بەکارهێناوە و دەستکێژ و کەمامە و لەگەڵەوەشە وەکو خودی
خۆراکەکانیش بە هەمان شێوە بە شێوەیەکی پارێزراو ئێمە هەڵیانەگرین و لەگەڵ دانانیشە ئەوەی کە حەسەب بۆ ئەو ڕۆژێ و ئەوانەی تری لە بەڕادا هەڵەگیرێت و لە پاکەتیشا هەڵەگیرێت بۆ تەخزینکردنی و بەشێکی زۆریشیان پاکێچین کراوە نرخۆیان و بە شێوەیەکی تەندروست پێشراونەتەوە و کە هیچ زیانێکی نەبێ بۆ خەڵک. هیچ کۆمنتێکی ترت ماوەکو خاوەن کارێک یاخودۆکو خاوەن دوکانێک کە لێرەیە ئێوە پێما بێت ماوەیەکی زۆریشە لەم گوزەرە ئیش ئەەکەن زانیاریتان هەیە لەسەر جۆرە باشەکان یاخود هێنانی ئەو خوڕمایانە بۆ کڕێرانی بەڕێز. وڵا وەکو خوڕماکان عادەتەن ئێمە زیاتر لە جنوب وەکو عێراق خوڕمای عێراقیمان زۆرترە و تەڵەبی خەڵکی زیاتر لەسەر خوڕمای عێراقیە ینی خوڕمای عێراقیەکان مەرغوبترن لە لای خۆمان هەتا هەم لە دووەلی عەرەبیشە بە ئاماشێوەیە و بەدەر لەوانەش ئیزافەتەن سعودی و ئیماراتی و فەڵەستینی و ئەمانەشمان هەیە و لە هەمان کاتە عادەتەن تەڵەبی خوڕما لە لای خەڵکیش زیاتر لەسەر عێراقیە و ئەوەش بەهۆی حکمی جیاوازی لە تام و چێژەکەیەتی کە تام و چێژێکی تایبەتریە. سەکانە خۆش بە سپاس بۆ وتەکانە مەمنون. بەڵێ خۆشەویستان ئەبینین کڕیاران هاتون بۆ کڕینی خوڕما جۆرە و جۆرەکان ئەم مامەیە لێرەیە مامەی گیان سڵاو لێبێت بەیانی باش ئێمە بکەیتە کامێرە سپاس دەکەم. بۆچی هاتوویتەتە ناو بازار تا چەندە لە کاتی بەربانگە بە خوڕما ڕۆژوەکەت ئەشکێنی؟ بەڵێ لەبەرەوەی مادەیەکە لە جسمی ئینسانە ئیلا بۆ خوڕمایانە بێ نامرێ کرمێکە سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم دوای بە خوڕماشکردن دوای ئاوە خۆیتەوە شتێکەتە بە ئارەزوی خۆت بەزەوق خۆت چیە خۆی بەس یەکەم جار بە خوڕماشکین تا چەندە کاتێک چا ئەخۆیتەوە هەوڵی بە دەنگێک خوورما لەگەڵ چایەکە بڵێن چایەکەت نوۆشکەین حتا نانیش نەخۆم چا ناخۆم مە بەسنەوەی لە کاتەکانی ترا تا چەندە هەوڵی لە جیات شەکر خوورما لەگەڵ چاکە بخۆی واللهی جاران قسمەکەمان خواری سا شتێک پێیا بۆ ئەڵێن خوورما خراپ بە چاوە بیخۆی نازانم تا چەند ڕاستە شتە زانستان یاخود پزیشکان ئاماژە بۆکەن کاریگەریکی ئەو توی خراپی نییە لەسەر تەندروستی مرۆڤ بەڵام ئەگەر هەوڵ بدرێت خوڕماکەش بە تەنیا بخڕێ یاخود لەگەڵ شیرە تەندروستی باش ناخۆ لازێک ئەوسا خوڕمای هەبوو نەوەی ئەشرەسی وشکە ئەوانە بە چاوە زۆر خۆش بوو بەزی سام کە ئینیان پێیاکەم پزیشکانەی تا حەدێک ڕاستیە نازانم پەیامت چییە بۆ هاوڵاتیان کە بتوانن گرنگی بن بە خواردنی خوورما لە مانگی ڕەمەزانە واللهی ئەتوان هین بن بە هەموو شتێک نەکە بەس بە خوورما بەوانەیە کە لە توانایانەیە هەر کەسە بە توی توانای خۆی شتەکرێ ئیسینوا هەیە خوورماکەشی بۆ ناکڕێت شەکانە خۆر بێ زۆر زۆر سپاس بۆ وتەکانت بەڵێ وەکو فەرموو مامەگیان ئەتوانین تۆ بڕۆی ئەفۆ بەڵێ وەکو ئەم کڕیارە بەڕێزش ئاماژەی بۆ کرد کە لە ئێستاە با بڵێن هاوڵاتیان بە خۆشبەختانەوە گرنگی ئێن بە کڕین خوورما جۆرا و جۆرەکان لەبەرەوەی وەکو توێژەران یاخود زانستانی پزیشکی یاخود پزیشکانی پسپۆر لەو بوارەیە ئاماژە بۆ پێەکەن کە خوورما سوودێکی یەکجار باشی هەیە لەبەرەوەی بەهایەکی خۆراکی بەرزی هەیە پڕە لە ڤیتامین و ڕیشاڵی جۆراوجۆر کە ئەمەوامان لێکە جستێکی تەندروستمان هەبێت بۆیە ئومێد دەکەین کە هاوڵاتیان زیاتر لە مانگە یاخود لە ژەمەکانی دیشە زیاتر گرنگی بن بە کڕینی خوورما جۆرا و جۆرەکان تاوکو تەندروستێکی باشیان هەبێت.